Fırat'ın doğusunu bölücü terör örgütünden kurtarmaya yönelik harekatımıza جارێکی تر هەڕەشەکانی تورکیا بۆ هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی فورات و ناوچە کوردیەکانی ژێردەسەڵاتی هێزە کوردیەکانی سووریا دەستی پێکردەوە و وەزارەتی بەرگری ئەمریکاش وەڵامی هەڕەشەکان دەداتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە وتارێکدا ڕایگەیاند لە چەند ڕۆژی ئایندەدا هێرشەکانی سوپای وڵاتەکەی بۆ سەر ڕۆژهەڵاتی فورات دەست پێ دەکات. ئەردۆغان ڕوو بە ئەمریکا وتی ئێوە تا ئێستا ئاڵاکانتان لەگەڵ ئاڵای تیرۆریستەکان ئەشەکێتەوە و دانانی ڕادار لە سنوورەکان بۆ پاراستنی تورکیا نیە لە تیرۆرستان بەڵکو بۆ پاراستنی تیرۆرستانە لە هێرشەکانی تورکیا. سەرۆکۆماری تورکیا وتیشی منبەج لە سەدا 80 تا 85 عەرەبە بەڵام هەسەدە کە باڵی ڕاست و چەپی پەکەکەن ئیشی خراپ لە ئافرین ئەکەن و کەسیش لێیان ناپرسێتەوە لەبەر ئەوەی کەس نییە ڕوبەڕوویان ببێتەوە. تورکیا لە ناوبردننی ئەو تیرۆرستانە بە ئەرکی خۆی دەزانێت و سوپای وڵاتەکەی لەم چەند ڕۆژەدا ئەو ئەرکە جێبەجێ دەکات. وتەکانی ئەردۆغان زۆر بێوەڵام نەمایەوە و وەزارەتی بەرگری ئەمریکا هەر هێرشێکی تاکلایانی بۆ سەر ڕۆژهەڵاتی فورات بە قبوڵ نەکرا وەسف کرد. شۆن ڕۆبێرسۆن وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن لە بەیاننامەیەکدا وەڵامی لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیای سەبارەت بە هێرش بۆ سەر ڕۆژهەڵاتی فورات دایەوە و ڕایگەیاند هێرشێکی سەربازی تاکلایەنە بۆ سەرباکووری ڕۆژهەڵاتی سووریا کە هێزی ئەمریکا لەم ناوچەیەدا هەیە لەلایەن هەر لایەنێکەوە بێ زۆر جێگەی نیگەرانیە و لە هیچ لایەنێکی قبوڵ ناکەن. هاوکات ئەنجومەنی بەڕێوەبەری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەسەر هەڕەشەکانی سەرۆکۆماری تورکیا کۆبوونەوەیەکی بەپەلەی ساز کرد و بەیاننامەیەکی بڵاو کردەوە و هەڵمەتێکی سەرتاسەری لە دژی هەڕەشە و هێرشەکانی تورکیا ڕاگەیاند. لە بەیاننامەکەیاندا ئەنجومەنەکە ئاماژەی بەوە کردووە لە کاتێکدا کە داعش دوایین هەناسەی خۆی لە دێرە زور دەدات ئەردۆغان لە پێناو کەمکردنەوەی فشارەکانی سەر داعش هەڕەشەی داگیرکردنی سووریا دەکات. ئەنجومەنی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا داوا لە حکوومەتی سووریاش دەکات کە هەڵوێستێکی فەرمی لە دژی هەڕەشەکانی تورکیا هەبێت لەبەر ئەوەی ئەردۆغان دەیەوێت پێشێلی سەروەری سووریا بکات و بەشێک لە خاکەکەی داگیر بکات. هەروەها ئاڵدار خەلیل بەرپرسی دیبلۆماسی تەفگەری کۆمەڵگەی دیموکرات تەفدەم ڕایگەیاند هەڕەشەکانی تورکیا جددین و دەبێت هەموو کەس هەڵوێستی لە دژی هەڕەشەکان هەبێت. بەرپرسی دیبلۆماسی تەفگەری کۆمەڵگەی دیموکرات ڕاشی گەیاند هەڕەشەکانی ئەردۆغان و سوپای تورکیا بۆ سەرباکووری سووریا بێوەڵام نابێت. لەلایەکی ترەوە ئاژانسی ئەنادۆڵی تورکی بڵاوی کردەوە پاش وتەکانی ئەردۆغان بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕۆژهەڵاتی فورات سوپای تورکیا کاروانێکی گەورەی سەربازی لە تانک و تۆپ ڕەوانەی سەر سنوورەکانی سووریا کردووە و گەشتونەتە شاری هاتای. ئاژانسی ئەنادۆڵ ئاشکراشی کردووە لە چوارچێوەی ناردنی پشتیوانی یەکەکانی سنووری وڵاتەکەی لەگەڵ سووریا ژمارەیەکی زۆر لە زرێپۆشی هەڵگری سەربازی بەرەو شاری کلیس بەڕێککەوتووە. هەروەها ئاژانسی فوراتی نزیک لە پەکەکە ڕایگەیاند سوپای تورکیا جموجۆڵی سەربازی و گواستنەوەی سەرباز و ئۆتۆمبیلی زرێپۆشی لە ناوچەی عەلۆک و تلخەلەف تاوەکو نەستەلا دەست پێ کردووە. ئاژانسی هەواڵی هاواری سەر بە هەسەدەش ڕایگەیاند بەهۆی بەردومانی سوپای تورکیا بۆ سەر عەفرین 4 هاوڵاتی مەدەنی لە ناحیەی شیراوە بریندار بوون. ماڵپەڕەکانی نزیک لە هێزەکانی پێدە بڵاویان کردەوە لە شاری کۆبانێ دەیان هەزار هاوڵاتی دژی هەڕەشەکانی ئەردۆغان و ویستی هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی فورات خۆپیشاندانیان ئەنجامداوە و داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی و هاوپەیمانان کردووە کە ڕێگە نەدەن جارێکی تر هێرشەکانی تورکیا بۆ سەر خاکی سووریا دەست پێ بکاتەوە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو تورکیا و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕێکەوتنێکیان لە ژێر ناوی ڕێکەوتن نامی منبەج واژۆ کرد بەڵام بەرپرسانی تورکیا باس لەوە دەکەن ڕێکەوتنەکە وەک خۆی جێبەجێ نەکراوە و ئەردۆغان هۆشداریدا لەوەی کە بەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوانە خۆڵ ناکرێتە چاویان.